لا بەرامبەر پێنەدان و کەمی موچەکانیان لە کاتی خۆیدا بەشێک لە کرێکارەکانی ژینگە پارێزی کۆمپانیای گارێکس لا ناحیەی سەنگەسار گرت بوونەوە ئەوەی کرێکارەکانی نیگەران کردووە سەرەڕای کەمی موچەکانیان لەگەڵ ئەوەشدا بە هۆکاری نادیار موچەکانیان دوا دەکەوێت. ئێمە وەکو کرێکارانی کۆمپانیای گارێکس لە سەنگەسەر هەستان بە ئامانگرتن ئێمە بژێوی ژیانمان زۆر خراپە ڕاستی ئێمە 300,000 مانگانە بەشی مانگانەمان ناکە ئێمە دەمانەیە موچەکەمان زیاد بکرێن موچەکەمان لە کاتی خۆیدا بێ وارەوەها موچەی مانگی ڕابردوش قەرزدارە کۆمپانیا دەمانێت ئەو موچەشمان بدرێتێ ئێمە 300,000 مانەیە لە کرێخانوویدان کرێخان و 56,000ێکە لە پاڵەوەیدا کرێ ئاوا کرێی مۆلیدەیە وەروای کارەبایە نازانم 100,000 150,000ێکمان بۆ دەمێنیتەوە بە 150,000 کەس ناگاتە سەری مانگن بەشی 10 ڕۆژمان دەکا هەموو جارێ هەتا ئەگەر تا مەعاش دێتەوە دەبێ قەرزداری بازارن دەبێ مەعاشەکە وەرمانگە دەبێ بیدەینەوە بازاری مانگی 1 و 2 مان وەرنەگرت ئەوڕۆ 22 مانگە 300,000 نیەر ئەوەیە بڵێم 2 مانگان کاکەی 4 تەلە بەمەنە وەڵڵی بانێ مەعاشەکەمان با بۆ پاشکەوت نەکە بۆ خۆمان پاشکەوتی دەکەین بۆ خۆمان با خەڵمان درراوە ئەوان ڕای دەگەیەنن لە کاتی قەیرانی دارایی کۆمپانیا موچەکانیانی کەم کردوێتەوە سەرەڕای ئەوەش موچەیەکیان لای کۆمپانیایە و تا ئێستا پێیان نەدراوەتەوە داواش دەکەن موچەکانیان بۆ زیاد بکرێت پێیان پەیوەندی کرد بە بەرپرسی کۆمپانیای ناوبراوەوە بەڵام ئامادە نەبوو لێ دوام بدات. وەڵی کاکە گیانی ئیمە ڕۆژی ئیمە هەموو ڕۆژێ مرد نەکە بوومە 38,000 نیارم کری کارەبای بۆ تۆ سوێن بەخوای گەورە 25 مۆلیدەی 25 ئاوێ 300,000 نیاریشمێ 4 تەلە بەشمەنە بە 4 قورعانم فەرمو کێ هەیە بڵێ بە 50 ڕۆژی بە 300,000 نیاری دەژین برای من بۆمە هەموو ڕۆژێ مرد نەکە ئەو جار لە کاتی خۆشتدا ناداتێ وەکو بشت داتێ وەکو خێرت پێ بکە ئەوە کاکە گیان خۆمەش خەڵکی ئەو وڵاتینە خۆمە ئێرانی نینە و بیانی نینە پلیپینی نینە کاکە گیان هەموو ڕۆژێ مرد نەکە بۆمە هەموو ڕۆژێ عفازەی ئەو شارە گەورەی دەبینی هەر هەموو ئەمە تی دەکەین کاکی من ڕۆژێک نیە دوو نییە هەموو ڕۆژێ ئەو بەرنامەیمە هەموو ڕۆژە کاکە جاری وهەیە دەڕوا بۆ 50 شەوی موچەکت دەداتێ وەکو خێرت پێ بکە ئەوە سەرەتا بە 450,000 گرێبەسمان کرد بوو فترێک 450,000 داینە دوای بوانکردنە 400 دوای بەبێن قەیران وشتیواوە بوانکردنەوە 350,000 350,000 وڵای بەشی هیچ شێکمان ناگەن. لە کاتی قەیرانی دارایی لە هەرێمی کوردستان کۆمپانیەکانی پاکەرەوە بەبێ هیچ بیانویەک موچەی کارمەندەکانی کەم کردەوە لە ئێستادا ئەو ژینگە پارێزانە داوا دەکەن چۆن حکوومەت موچەی فەرمانبەرانی چاک کردوێتەوە کۆمپانیاش موچەکانی ئەوان چاک بکاتەوە. ڕێنازەر سەلان کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی سەنگەسەر.